باسی پیاوێکەکەن لە سعودیە بووەتە وەزیری تجارە، کابرایەکەڵێ چوون سەردانیم کرد سەیرم کرد وەزیری تجارە بوو، بەڵام ئەوەی کەوا حەماڵی کاتە بەر، ئەو کوڵەباڵە کە حەماڵ ئەی کاتە بەر، ئەڵێ کردبوویە دارە لە پشت سەری لەبان مێزەکەی، ئەڵێ مێزێکی گەورە، بەڵام ئەوەی کردبووە دارە. ئەڵێ پێم وت لە کات دەمەتەقیکردنا دوای ئەوە ئیشی خۆمتەوە گوتم ئەوە چییەوە هاوادارە؟ وتی ئەوە ئەو کوڵەباڵەیە کە لە کاتی حەماڵیە لە یەکەم جار کە ماڵم لە یەمەنەوە هاتە سعودیە، من حەماڵیم ئەکرد ئەو ڕۆژەم دائیمەن لە بیرە و لە بیری خۆمی نابەمەوە، هەر کاتێک مەغرور بووم پلەپایەکەم خەڵەتانمی، پارە و پولەکەم خەڵەتانمی، شوهرەت و بەناوبانگیەکەم خەڵەتانمی، کاتی ئەو کوڵەباڵە بینمەوە ئەتر ئەکەوێتە بیرم کاتی خۆی من حەماڵ بوو. ئیتر ناخەڵەتیم، شەیتان نامخەڵەتێنی. زۆر مهمە برا بەڕێزەکان، زۆر مهمە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء